ئێستا کاتی بەڕێوەچوونی یاریەکانی یاریی 2020 بۆچی با بڵێن ئەم پاڵەوانێتە چۆن بەڕێوە چێتەمە یەکێکە لە پرسیارەکانمان ئاستی ئەو تیمانی کە بەشداریەکەن تا ئێستا و تا گەیشتن بەم چرکە ساتە بەکوێ گەیشتەوە بۆچی تۆپی پێ ڕەهەندێکی جەماوەری زۆری هەیە بۆچی لە نێو هەموو وەرزشەکانە تۆپی پێیەکێکە لە وەرزشانەی کە جەماوەرێکی زۆری هەیە وای کردووە خێزان سیاست هەموو بوارە جیاوازەکان لە دەور یەکتر کۆ بکاتەوە زۆر جارڕڵن ئەوەی کە بە سیاست ناکرێ ڕەنگە بە تۆپی پێ بکرێ ئەمانە کۆمەڵێک دەسەواژن بەکارهێنرێن ڕەهەندی ئابووری چییە؟ ئەمانەکەینە پرسیار ئاراسی مامۆستا جەمیل عەلیەکەین کە بەڕێزیان مامۆسای زانکۆن باگراوندێکی زۆر باش و خوێنەوەیەکی زۆر باشی هەیە لە بواری وەرزشە مامۆستا جەمیل زۆر بەخێر بێت. بەخێر بێ مامۆستاگیان بەیانی و باش. چاودنم ڕوون مامۆستا بالەوە بەخێر بێت سەر بوارەکەی تۆ بوارێکی ترە. بەڵێ ڕاستە ئەو بواری کە تۆ ماستەرتیا بەدەستێنا و بوارێکی ترە بەڵام زۆر کوربەتەنی ئەڵێ سەرتە خوڕێ بۆ وەرزشیش بۆچی؟ زۆر سپاس بۆم دەرفەتە چاودڵم ڕوون پێخۆشحاڵم بە هاتنەوەم بۆ هەواری کۆن و نوێ سەرەتا پێش وەڵامدانەوەی پرسیارەکەی بەڕێزە حەزەکەم سوپاسێکم هەیە لەگەڵ پیرۆزباییەک لەگەڵ پێشنیازێکە گەر دەرفەتم بێت سوپاسەکەم ڕاستایی بۆ گروپی کەناڵەکانی فالکۆنە کە من لەوێوە زیاتر سەیری یاریەکانەکەم بەهۆی ئەوەی کە زۆر کات پێویستم بە ئینتەرنێتە سەیریکەم بە کۆمنتەری ئینگلیزیەوە سەیریەکەم من بەڕاستی یاریەکان چونکە تاقەتم چۆ لە هاتوو هاواری بێژەری عەرەب و قەتیش بە کوردی گوێم لێ نەگرتوەوە سوپاسێکە بۆ ئەوان هەروەها پیرۆزباییم هەیە بۆ هەموو هەڵبژاردنە سەرکەوتوەکان بۆ قۆناغی داهاتوو بە تایبەتیوانی کە قونسوڵخانەیان هەیە لە هەرێمی کوردستان ئەگەر گویان لێم بێن لەم کەناڵە جوانەی ئێوەوە بە تایبەتی تر ئەو وڵاتانەی کە دۆستایەتێکی تند و تۆڵیان لەگەڵ گەلی کوردستانە هەیە لەگەڵ خەڵکی کوردستان هەیە بە تایبەتی تریش کۆماری چیک لە بەرەوەی کۆماری چیک لەم ساڵانەی دوایە بەڕاستی زۆر هەوڵی داوە لە ڕووی کللتوری و ئابووری و فەرهەنگیەوە هاوکاری هەرێمی کوردستان بکە پێشنیازێکیشمەیە بۆ ئێوەی بەڕێز و بۆ کەناڵەکانی تری کوردستانیش کە ستافەکانی خۆیان خەڵکی لێزان و قسەزان و متابعیان تایە گەنجەکانیان حەزەکەم دەرکەون ئەزانم خەڵکی زۆر باشەیە کە شیکەرەوەی باشی وەرزشیە دەرفەتە و زەمینەسازی بڕخسە حەزەکەم لەو بوارەیە بۆ وەڵامدانەی پرسیارەکەی تۆ کاکە ئاریجان لە مەسەلەی وەرزشە بەڕاستی ئەو ڕەهەندەی کە باسی کرد بۆچی بەو جۆرە بۆ بە جەماوەری ئەوە مێژویەکی دوور و درێژی هەیە خۆ دەزانی یەکێکە لە دەستکەوتە جوانەکانی مرۆڤایەتی بەڕاستی وەرزش بەگشتی و تۆپی پێش بە تایبەتی لەبەر ئەوەی ڕەگەزی زۆری تیا ڕەگەزی ئیثارەی تیا وەسە وروژانی تیا ڕەگەزی ڕاستە و خۆبینینی تایە ڕەگەزی ئاشنابوون و بەریەکەوتن لەگەڵ بکەرەکانی ئەو یاریتیا مەسەن تۆچیتە یاریگایەکەەوە ڕاستەوخۆ ئەو بابەتە ئەبینیان لە کاتی پەخشکردنیان ڕاستە و خۆ ئەیبینی تۆ بینەر و شاید حاڵێکی ئەو ڕووداوە ئەبی جاییتر بە دۆڕانمن بێ بە بردنەوە بێ خوا نەکردە بە ڕووداوی ناخۆش بێ وەکوی ئەمساڵ لە یۆرە بۆ یاریزان کریستیان ئەندرسنی دانیمارکی ڕوویە ئەگەر خۆتان زانیاریەکە چەند خولەکی ڕاگیرە هەروەها فاکتەری تری دەرونی بۆ نمونە وەرزش بەشێکە لە پێداویستیە هەم جەستەییەکان و هەم کۆمەڵایەتەکان و هەم دەرونیەکانی مرۆڤ واتە مرۆڤ بەشێک لە پێداویستیەکانی بینینی ئەو بابەتانەیە کە خەمڕەوێنی تایە کە دوورکەوتنەوە لە جەنجاڵیەکانی ژیانی تایە کە پشودانی تایە کە دەرەتانێکی تایە بۆ خۆ دۆزینەوە بۆ کەناڵی زەکردنی ئەو وزانی کە لە ئینسانایە ئێمە وزەی خۆشەویستیمانتیایە وزەی تووڕەبوونمانتیایە وزەی ڕقلێبوونەوەمانتیایە وزەی وابەستەبوون و ئالوودەبوون و شەیداییمانتیاوانە ئەبێ ئەمانە چەناڵیزە بکرێن بە سینەما ئەکرێن بە هونەرەکرێن بە نیگارکێشانەکرێن بەشێکیشان بە وەرزشە لە ناو وەرزشیشا تۆپی پێیەکە ئێستا لەسەر ئاستی جیهان جەماوەری ترین وەرزشە ئەوەش وەکوتم باگراوندی سیاسی و کللتوری و میدیایی
خۆی هەیە ئەگەر دەرفەت هەبێت توانین باسیکەین. بێگومان باشە مامۆستا جەمیل ئەو وڵاتانی کە وڵاتی هێژارنشینیشن تەنانەت تیمیان هەیە لە ناو خۆیان یاریەکات قەت بەشداری پاڵەوانێتیان نەکردووە وەرمە مۆندیالیان نەکردووە یان هەر هەندێک لەو پاڵەوانەتی کە هەیە ئەبینی لەناو ئەمانیشدا ئەو ڕەهەندانی کە تۆ هەیە باسی دەکەی ئەم چێژە تایبەتە چییە وا ڕۆچۆتە نێو تاکێکەوە کە ڕەنگە پارە نەبێ ژیان و مەعیشەتی ڕۆژانەی خۆی بەڕێبکا بەڵام چێژ لە بینینی دیمەنەکانی تۆپی پێبینێ ئەوە پرسیارێکی زۆر بەجێ و جوانە کە وڵاتی خۆشمان نەگرێتەوە بەڕاستی عێراقیش ئەگرێتەوە بەپێی تازەترین توێژینەوە کە من دوێنێ خوێندومەتەوە بۆ بەرنامەکەی بەڕێزێ بەڕاستی گەشەکردنی وەرزش لە بەشێکی زۆریا پەیوەندی هەیە بە گەشەکردنی دیموکراسی و کەمکردنەوەی نادادی کۆمەڵایەتی واتە جیاوازی چینایەتی و جیاوازی لە داهاتە بۆیە ئەبینی ئەو وڵاتانەی کە پێشکەوتون وەکو وڵاتانی ئسکەندەنافیا وەکو وڵاتانی ئەوروپای خۆرئاوا وەکو وڵاتێکی وەکو ئەمریکا وڵاتانی ئەمریکای لاتین بەکرانەوە و گەشەکردنیان لە ڕووی دیموکراسی و مافەکانی مرۆڤ و پێشکەوتنی دامەزراوە سیاسی و ئابوووریەکانیان وەرزشیشیان گەشەی کردووە بەڵام ئەمە مانای وانە ئەگەر وڵاتێ دیکتاتۆری بوو ستەمکاری بوو خێڵەکی بوو حکمی چەتەکان بوو وەرزشی نەبێ ئەبێ هەیبێت چونکە بەشێکە لە ناسنامە بەشێکە لە ناسنامەی نیشتیمانی ئەو وڵاتە با هەژاریش بێ ئەسڵەن بە پێچوانەوە هەندێک جار وڵاتی هەژار هەبووە بۆ نمونە وڵاتانی ئەفریقا کە ئەڵین هەژار چەند وشەکە تۆزێ قورسە هەژار بە مانای بەراوردکردنی بە وڵاتانی تر پێشکەوتنی زۆر گەوریان بەدیێناوە لە تۆپی پیابوون منە نایجیریا ئۆلۆمپیاتی بردوێتەوە کەچی زۆر وڵاتی لە پێشتر ئۆلۆمپیاتی نەبردوێتەوە لەبەر ئەوە ئەبێ بڵین ئەبێ وەرزش هەبێ ئەبێ وەرزش گەشە پێبین بەڵام کە باسی وەرزشەکەی سێم باسمان لە تۆپی پێە ئەوەی کەوتێ ئەگەر کەسێک پارەی پێ نەبێ ئێمە خۆمان وابووین ئێمە ماڵمان لەسەر شەقام بوو ئەچوین سەیری هەموو یاریەکمانە کرد لەسەر ساحەی خۆڵ سیرمانە کرد لە مەلعەبەکە سیرمانە کرد یاری تەلەڤیزۆن سیرمانە کرد من بۆ خۆم یاریزان نەبووم وەکو پێکاتی جەستەیی و کارامەیی جەستەیی ئەو تۆم نەبووە کە بم بە یاریزان بەڵام براکانم یاریزان بوون ئامۆزاکانم یاریزان بوون پورزاکانم یاریزان لەگەڵیانە ڕۆشتم بۆ ساحەکانی حاجیاوە و قەرەجاوە و ئەچین بۆ لای ساحەی هونەر کە لە لای کارەباکە بوو هەمووی خۆڵ و خاشاک گەرم و گۆڕ بەبێ سەوزایی ئەچین سێمان بۆ چونکە ئەبێ بە بەشێک لە پێکهاتەی ئێمە پێکهاتەی مرۆیی و تۆپی پێ وەرزش ڕەهەندێکی زۆر گەورەی مرۆیی تایە واتە وابەستەیە بە مرۆڤەکان بە تاکەکان بە خێزانەکان بە شار و وڵاتەکان تا ئەم تاکانە ئەم خێزانانە ئەم شار و وڵاتانە گەشە بکەن پێشکەوتوو بن وەرزشەکەشیان گەشە و پێشکەوتن بەدەستێنێ بێگومان مامۆستا جەمیل ڕەنگە وەرزش بە تایبەت تۆپی بێ پەیوەندیەکی باشی بەلایانی ئابووریشەوە هەبێ بە وڵاتەکان بە تایبەتر ئەگەر قسەیەک لەسەر ئەوە بکەین لە کاتی بۆ نمونە یۆرۆی ئەم ساڵ کە 2020 کاتێک کە وڵاتێک دیاری ئەکرێت لەو وڵاتەیە یاریەکان بەڕێوە بچێت ئەگەر باسێکمان لە تایبەتمەندێتی ئەو وڵاتە بوو ئەو وڵاتانە بۆ بکەی کە دیاری ئەکرێت ساڵانە یاریەکانی تیا بەڕەوە بچێ بە شێوازێکی گشتی خۆی لە چیا ئەبینێتەوە سوودی چییە کە لە کاتێکە ئەم یاریانە ئەبرێتە ئەو وڵاتە لەلایەنی ئابووریەوە زۆر زۆر سپاس بۆ پرسیارەکە بۆ ورژانی ئەو بابەتە ڕاستیەکەی ئەگەر تۆ بگەڕێیتەوە بۆ ساڵانی ڕابردوو نەریت وابوو یەک وڵات پاڵەوانێتەکە ئامادە بکە و لە یەک وڵات بەڕێوە ئەچوو ئەگەر باسی یۆرۆ بکەین کە لە 1960 ساڵانە 4 ساڵ جارێک ئەنجام درراوە بێجگە لە 2020 کە کەوتە 2021ەوە زۆربەی جار لە یەک وڵاتا کراوە ئەویش بە قورعە دەرەچێ وەکو چۆنەڵی ئەو بە ئەنگلیزی پێوتێ بیت پرۆپۆزەڵەکان ناوی خۆیان کاندی دەکەن بۆەوەی ئەو پاڵەوانیەتێ لە وڵاتەکانە پێ بەڵام لە ماوەی ئەتوان بڵێم لە چەند ساڵی ڕابردووە ئەگەر هەڵە نەبم هیوادارم لە 2000ەکانەوە نەریتی چەند وڵاتی هاتەکایەوە هەم بۆ جامی جیهانی ئەگەر بیرتان بێ لە کۆریا و ژاپۆن هەم بۆ پاڵەوانیەتەکانی یۆرۆش کە ئەم ساڵ لە 11 شاری وڵاتانی ئەوروپا نەک 11 وڵات واتە لە هەر وڵاتێکا شارێک دەستنیشان کراوە
لە ناو ئەو شارەیە یاریگایە دەستنیشان کراوە یاریەکانی تێدا بەڕێواچێ بۆن منە سڤیلیا بۆن منە گلاسکۆ بۆ دابێژ ئەمانە پاڵەوانێتەکانن ئەمە ئەم ساڵ یۆرۆ لەم شارانە باشێ یاریەکانی گرنگترا و کامیانە بێتە خێر و بەرەکەت بۆ ئەو وڵاتی کە تێ ئەنجام ئەنجام پرسیارەکە و گەڕاندنەوە بۆ بابەتەکانم کە پرسی کرد ئەگەر تۆ ڕاهەندی ئابووری وەرگری ئابووری تەبیعەتێکی هەیە پێویستی بە خۆراک پێدانە و ئابووریش خۆی ئەبێ بە خۆراک پێدەری کەرتەکانی تر بەواتای چی؟ بەواتای تۆ بۆ ئەوەی داهات دروستکەی پێویستە بە دروستکردنی کاڵا و خزمەتگوزاری و خولیا و حەز و ئارەزووی هەمە چەشنە لە ناو تاکەکانی ئەو گەل و وڵاتەیە بۆ ئەوی بێتە بازاڕ و پارە خەرچکە تۆپی پێ وەرزش بەگشتی بەڕاستی یەکێکە لەو بوارانەی کە ئابووری زۆر سوودی لێبینیوە بۆ تەمایی دامەزراندنی پیشەسازی تۆپی پێ یاخود پیشەسازی وەرزش کە ئەڵێن پیشەسازی تۆپی پێ هەر شتێکە وشەی پیشەسازی و خستە وەکو پێشگر بۆ دانا واتە ئەم بوارە خاوەنی دامەزراوەی بەرهەمهێنانە واتە کارگە کارخانە ئەمانە بەرهەمەکانی دەخەنە بازاڕەوە اینجا سندیکای هەیە یاسا و ڕێسای هەیە فیدراسیۆنی هەیە لەبەرەوە تۆپی پێ زۆر گەشەی کردووە بە تایبەتی لە سەرەتاکانی سەدەی 20ەوە گەر ئێمە وەری بگرین سەدەی 20 وەرچەرخانێکی گەورەی تیابارتەنە دوو جەنگی ماڵوێرانکەر و چەنەها جەنگی تری لاوەکی ماڵوێرانکەری تیابووە بەڵام زۆربەی پێشکەوتنەکانی مرۆڤایەتی لە بواری سیاست فەرهەنگ کولتور سەرچاوی مرۆیی پەرەپێدانی مرۆیی گەشەپێدانی ئابووری لە سەدەی 20 بە تایبەتی تیژ نیوەی دووەمی سەدەی 20 واتە دوای جەنگە ماڵوێرانکەرەکەی جەنگی دووەمی جیهانیتر مرۆڤەکان وڵاتەکان دەستگا و دامەزراوەکان بیریان لەوە کردەوە کە ئیتر بەسە شەڕ با خوبینە شتێکی باشتر و چاکتر هەر چەند جامی جیهانی پێشتر هەر هەبووە واتە سیاسەتەکەشی پێکرێ بەڵێ اینجا ئەم پاڵەوانیەتیانە ضرورەتێکی حتمیە بۆ بەردەوامی پێدانی هەم کەرتەکە خۆی و هەم پەرەپێدانی کەرتەکانی تریش بۆ نمونە گەشت و گوزار کەرتی ئابووری کە گەشت و گوزار بەشێکە لە کەرتی سەرمایە گوزاری بەکارخستنی دەستی کاری بێکار بۆیە ئەو وڵاتانە بەشێکی بۆ سەرمایی ڕەمزیە بۆ نمونە وڵاتێکی وەکو قەتەر شانازیە کە خۆی بە ئەیا خۆی نازەکا بەسەر وڵاتانی تری عەرەب و کەنداوە کە هیچیان تا ئێستا جامی جیهانیان پێ نەبڕاوە بەڵام خۆشت ئەزانی دەرکەوکە بە شێوازێکی ناڕەوا و ناشەرعی ئەو سازکردنی پاڵەوانێتی پێدرا دەستە خۆش بێ